یادی معراجی ئەو پێغەمبەری خاوەن برە و کاتی چاوان لە نیوە شەو چوو بوونە خەو. ئیسرا و میعراجی پێکرا بە گەشتی ناو ئاسمانەکان، ڕێز و ڕەواجی پێدرا. بۆیە ئێمەش جەم بووینەوە وا لێوەکانمان واز دەکەین بەرەو نەجم و ئیسرای قورئان، بە باڵی ڕۆح پەرواز دەکەین. لە گوڵزاری نبووەتدا ئاهەنگی میعراج ساز دەکەین. کاتێک کە مەکە دژوار بوو، دەمی ناحەز چزووی مار بوو. 12 ساڵی ملبلانی پڕچێشە چێش، هەزارەها دڕک و داڵ و ئازار و ئێش بۆ تۆی سەروەر هێنرایە پێش. ئەو دەمە بوو پەروەردگار فەرمانێکی بۆ دەرکردی، بە موعجیزەی میعراجەکەت تاجی ڕێزی خاتەمی پێغەمبەرانی لەسەر کردی. لە ئاەتی مەکنونی خۆی پیشانی دای زۆر بەوردی، کۆچی دەڕۆژی تائیفت نمونەی پەیامداریتە، مناجاتی لای باخەکەت بەڵکەی دڵکۆڵەواریتە. سۆزی گەرمی قورئانی تۆ کە جنۆکەی هێنایە جۆش، دەلیلی شەو بێداریتە. بۆ میعراجیش میوانداری خودای جەلیلە، بوراق دەبێتە وەسیلە و جبریلی ئەمین دەلیلە. ئەو شەوەش وەک شەوی قەدر شەوی تار بوو بە چراخان، فریشتەکان بۆ پێشوازیت بەڕێز وەستان. چونکە قوربان سەفیر بووی بانگ کرایتەوە، زویر بووی دڵ درایتەوە. بە یەک لەمحە سنووری ئاسمانت بڕی و هێشتا جێگەکەت گەرم بوو کە بۆ زەوی گەڕایتەوە.